خوای گەورە منەوە ڕەوەند ئەسحاد وەگەندامی ڕخراوی حەفتەی شوبات بەردەوامە سێزە ساڵ تێپەڕی بەسەر خۆپەشاندانی حەفتەی شوبات دژی ناداری و ستەمکارەکانی دەسەڵاتی کوردی کەچی تاوەکو ئێستا داواکارەکانی حەفتەی شوبات جێبەجێ نەکراوە هیچ چاکسازیەک لە سیستەمی حکومڕانی کوردستان نەکراوە بەڵکو نادادگاری و گەنداڵی لە دوای حەفتەی شوبات زیادی کردووە هاوکات دەنگی ناڕەزایەتی شەقامی زیادی کردووە حەفتەی شوبات بەردەوامە لە هەموو کاتێکدا ئەگەری دووبارە بوونەوەی هەیە شێدکردنی داهەوڵاتی مەدەنی لە خۆپەشاندانەکان بەدەستی پیاوەکانی حیزب ئەوەمان پێ دەڵێ باسکردن لە دەسەڵاتی دیموکراتی لە هەرێمی درۆیەکی گەورەیە دەسەڵاتی کوردی دەسەڵاتێکی ستەمکارە و بەچەک وەڵامی داواکانی شەقام دەداتەوە مامەڵەیەکی دیموکرانیە لەگەڵ جوڵانەوە مەدەنیەکان ناکات و ئامادەیە لە پێناومانەوەی خۆی لە سەرتەختی دەسەڵات هاونیشتمانان بکوژێ لامان سەیرە تاکو ئێستا دەسەڵاتی کوردی لە پەیامەکانی حەفتەی شوبات نەگەیشتووە لە کاتێکدا ئەزموونی مێژوو پێمان دەڵێ ئەو دەسەڵاتانەی گوێ لەگەڵ ناگرن سەرنجامەکانیان بەرەو لە ناوچوونی دەسەڵات